بۆیە ئێستا بە وردەکاری زیاتر قسەی لەسەرەکەین هەم لانی پەیوەندیدار کە چۆن ڕێگە ئەخرێتەوە بۆی میوانداری بەڕێز نەزمی موسامان کردووە بەڕێزیان جێگیری بەڕێوەبەری گشتیکارن لە سۆدیۆ لەگەڵ ئێمەوە و هەروەها مؤمن پشتیوانیش بەڕێزیان شارەزای کاری نووسنگەکانی دۆزینەوەی هەلیکارن و نوێنەری یەکێک لە نووسنگەکانی هەلیکارن کە هەردوو لایەنەکە پێویستەکە کەمڕۆ وتەی خۆیان هەبێت لەسەرم بابەتەوە بڕیارە بەڕێز نەزمی بەخێر بێ کاک بەخێر بن باشە کاک نەزمی لە بەڕێستانەوە دەست پێ بکەم هۆکاری ئەم بڕیاری ئێوە چی؟ تەمام بڕیارەکەەوە نیە ینی فوجایی بیت یان بڕیارێکی نوێ بیت نوێ نیە تەمام بەخۆت باشە بابەتی دامەزراندن نەکردی تایبەت بە پێی قانونی عمل ئیشی وەزارەتی کاروباری کومەلاتە لە ڕێگای بەڕێوەبەراتەکانی کار و بۆ ئەوەی کەرتی تایبەت هەماهەنگ بێ لەگەر ئێمە و بۆ ئەوەی ڕێگە خۆش بکەین بۆ ئەوەی کەرتی تایبەتی بە هەمان شێوەی حکوومەت هاوشانی حکوومەت و تەواوکەری حکوومەت بێتن لە ساڵی 2010 بە ڕێنمای ژمارەیەک ڕێنمایەکمان دەرچوان لە وەزارەتی کاروباری کومەڵاتی کە ڕێنمایی کردنەوەی نووسنگەی بە کارخستنی کرێکاری خومالیە لە کەرتی تایبەت واتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەوانی نیشتەجێ هەرێمی کوردستانیشن دەتوانن لە ڕێگای وەزارەتی کاروباری کومەڵایەتیەوە بە پێی ڕێنمایەکە نووسنگەی بە کارخستنی کرێکاری خومالی بکەنەوە بۆ ئەوەی بتوانن یارمەتی دەربن بۆ ئەو کەسانەی بە دوای هەریکارانە بەڕاستی ئیشی خۆیان کردووە کەم تەرخەم نەبوون نەخێر نووسنگەکان ئیشی خوانەکەن بەڵام تا چەند خەڵک و هاوڵاتی ئەوەی کە بێکارە متمانەی بە نووسنگی ئەو متمانیان لای خەڵک دروست نەکردووە خودی نووسنگەکە ئەو کارەکات نووسنگەکە دەتوانێتن شتێکی وا بکاتن کە ببیتە جێی متمانەی خەڵکەکە بۆ ئەوەی بتوانێتن هاوشانی حکوومەت یارمەتی دەربێ بۆ حکوومەت بۆ ئەوەی هەلی کاری زیاتر ببینێتەوە لە کەرتی تایبەت و زیاترین خەڵک یان بێکاردا بمەزرێنێتن لە کەرتی تایبەت ئەوەی تر ئەو نووسنگانن کە بەعزی خەڵک لە خۆیەوە بەبێ ئەوەی مولەتی هەبێتن نووسنگەیەک ئەکاتەوە باشە تا چەند زیانی هەبوو بۆ هاوڵاتیان لە جێ ئەوەی کە هەلیکاریان بۆ بڕخسێنێ بۆتە کێشەیە خودت توانی کارخواست بەڵێ تەوان زۆر کێشەیە بعضێکیان مەسەلەن ئەوانەیە لە خلالی دووسێ مانگیشەکە شوێنێک داگیرێ بکرێت بە 4 وەرەقە 5 وەرەقەیە 400 دلار 500 دلار ئیعلامێکی زۆرە کاتن لە سوشیال میدیا کە فرصت عملێکی زۆری لایە طبعا ئیجازەی نییە مولەتی کارکردنی نییە بە بێ ڕێنمایی ئیشەکاتن لە پڕکردنەوەی بەس سیڤە لەوانەیە 15,000 20,000 وەرەگرێ لە خەڵک مۆڵەتێکیان لە ئێوە وەرگرتووە لە وەزارەتی کار ئەوانەی بڵێ خەڵکی زۆر هێنە نووسنگەمان زۆرە کە مولەتی کارکردیان لە وەزارەتی کاروباری کومەڵایەتی وەرگرتووە لە سلەیمانیدا ژمارە چەند نازانم بزڵبت ژمارە بەڵام عەدەدێکی زۆری نووسنگە هەیە لە هەوری لە سلەیمانی کە ئەم کارە ئەنجامدا پێشتر یەک نووسنگە هەبوو لە دووە ئێستا نەماوە نووسنگەکە هەڵوەشایتەوە بەڵام ئەو خەلکە بەڕاستی کە بەبێ مولەت ئیشەکە بەڕاستی کاریگەریەکی زۆری خراپی هەیە لەسەر خودی ئەو نووسنگانەی کە مولەتیان هەیە و هەمیش بەڕاستی لەسەر خەلکەکە مەبلەغێک 2-3 مانگ پارە وەرەگرێ لە خەلک 15,000 20,000 لە پرێکا إعلاني فرصة عملك وهمية خليك مراجعك أنت تلفونك داخل شوينك قبوطة أما براستي كارساتا أما دولة همولا أنا بيوان دارك أنا كيني حكومات هاو كارمان بنا وهما هنك من لقى الإيمكا بهي شيء ويك ريجا ندريتن هيش نوسين هيش كسيك نوسين جاي بكارخسيني كريكاري خمالي بكاتا وأجر مولتي وەزارەتی کاروباری کومەڵاتی باشە کاک مؤمن ئەم تێبینیانە هەیە لەسەر کار و چالاکیەکانی ئێوە ئیشەکانی ئێوە وەڵامی ئێوە چیە بۆی؟ وڵامی ئێمە وەکو سنتەری هەلیکاری باس ئێمە ئەوان پێشەکارانی کە مامۆستا باسی کرد ئێمە پێشەکارکەرمان نەکردیا 3 ساڵ ئێمە ناوە کارێنە تقریبا میکانیزمی کارکردنی ئێوە چۆنە؟ میکانیزمی ئێمە CVB بەرامبەرە باشە تەنها ئەو ڕێژەیەکە حکوومەت دیاری کردووە 125 معاشیەکەمی بۆ ئێمەیە ئێستا گەر من داوا بکەم بمەوێت کارم دەستکەوێت پێمە لای ئێوە چیم لێ وەرەگرن چەندێک ڕێژێک تەنها ئەو سیستەمی حکوومەت دایناوە چەنە ئەو 125 معاشیەکەم کاتومانیشتە سەر کارێک ئەو کاتە 125 معاشەکەم تەنها معاشی یەکەم یعنی ئەگەر من لە شوێنێک دامەزرام و ملیۆنێک معاشم هەبوو 250,000 بەڵێ باشە ئەگەر لەو شوێنە ڕێ نەکەوتم هیچ بڕەپارێک نەخێت
باشە زۆربەی نووسنگەکان بۆ پڕکردنەوەی CV و فۆرمەکانیش پارە وەرەگرن ئێوە حاڵەتی واتان بینیوە لە بەڵێ زۆر لە هات لە یانی نەفەر هاتیە بۆ لای مە لە هەلکاریکە کە گوتی 15,000 داوە ئیسەلی کارێکشم لە دیتەوە و تەنا پارەکەم داوە داوای پارێ خۆشی کردیتەوە نەیاندایتەوە نشانەوە باشە ئێوە هەبوو ینی خەڵک زۆر بێتە لاتان گلەی لە نووسنگەکان بەڵێ ڕۆژانە بەانی بە دەیان نەفەر گلەیەکانیان چی و دەیان نەفەر گلیان ئەوەیە کە پارەیان دا و هیچ کارشیان نەدیتەوە ینی داوای کارت کەشیان کردی دیسان داوای پارەتکەیان کردی باش ینی پێشەوەی کە کارەکان بۆ بدۆزێتەوەوان پاریان لێوەرگرت بەڵێ بۆ پڕکردنەوەی سیڤەکە تەنا وەرەقەکە و ناوەکە و ئەزمموی کارەکەی دەنووسی هەراندا تقریبان چەندیان لێوەرگیراوە و کەسانێک هاتوون لە 10,000 کەمتر نەبووە 15-20 بەڵێ باشە ئێمە باسیەوەمان کرد کە نەک هەر خەڵکی ناوخۆ ئەزانین کارخوازیش هەیە خەڵکی دەرەوەن بیانین ئێرانە سووریایە ئێوە ئیش بۆ ئەوانیشە نەخێت تەنا کۆماڵی کورد ناوخۆی بەڵێ باشە زۆر جار لە سوۆسیال میدیا ڕێکلامە بینین کە کار بۆ ئەوانیشە دۆزرێتەوە ئەمانە کام نووسنگانن وڵای ئەو نووسنگانن کە بەبێ ئینجازە ئیش دەکەن تەنا بە ڕێکلامی سوۆسیال میدیا و تەنا بە تەلەفۆنات ئیشەکانی خۆیان بەڕێ دەکەن لەلایەکی نووسنگە شتێکیان تەرتیب کردێ لە خۆیان لێندە نەفەرەکان بەڕێ دەکەن لە دوور چاوی حکوومەتی حکوومەت ئاگداری ئەوانە نییە باشە کاک نەزمی ئێمە باسیەوەمان کرد کە شوێنێک هەبێ نووسنگەیەک هەبێت بەڵام ئەبینین بە دەیان و سەدان هەلی کار هەیە گروپ هەیە لە ناو سوۆسیال میدیایە ئەمانە چۆن کۆنتڕۆڵەکرێت ڕاستیەکەی ئەو یەکێکی شەکانەدەوە لە وەزارەتی ڕۆشنبیری ئەکەین کە بەڕاستی لە بابەتی سوۆسیال میدیا هاوکارما بێت لەبەر ئەوەی بەڕاستیش خەڵکێک بە لەوانەیە خەڵکێک هەبێتن یعنی فعلا ئەوی شەی بکە بەڵام لەبەر ئەوەی زۆر بە چڕیە یان بە پەرت و بلاویە خەڵکێکی زۆری بەڕاستی مجرد ئەوەیە بەس کە سوۆسیال میدیایە یعنی هیچ شتێک نییە بەناوی هەلی کار و دۆزینەوەی هەلی کار و هەمووی وهمیە بەڕاستی دەبێ ڕێخستنەوەیەک هەبێتم بوو ئەوەی ئەو نووسنگانەی کە بەناوی هەلی کار لە سوۆسیال میدیا بڵاوکرێنەوە کە ئۆنلاین ئیشەکەی ئۆنلاینە بەڕاستی ئەوە دەبێ چارەسەر بگرێتن وەزارەتی ڕۆشنبیری دەبێ هەماهنگ بێ لەگەل ئێمە وەکو وەزارەتی کاروباری کومەڵایەتی بزانین ئێمە پێکەوە هەردووکمان چ میکانیزمێک دەتوانین دابنین بۆ ئەوەی ڕێخستنەوەیەک بکەین دەکرێ ئەو ئیشە بکرێ لەبەرەوەی بازاری ئۆنلاین ئێستا بازارێکی کراوەیە و یعنی زۆر کشتەری کات و زۆر خەڵک ئەم بە ئیشی تایاکە دەکرێت نووسنگەش بە هەمان شێوە بەڵام ئەو نووسنگە پێویستی بە ڕێخستنەوەیەکە پێویستی بە ئەولاتێکە ئەگەر کێشەیەک دروست بێ لە نێوان جاومە بەورتر باسیەوە بکەین بۆ نموناگەر لەلایەنی و جهەتێکی فەرمیەوە کەرتی تایبەت بێ بە مۆڵەتی ئێوە یاخود ئێوە بە هەمان شێوە چی دابینەکات ئەمە دواتر قسەی لەسەرەکەین بەڵام ئەو نووسنگانەی کە هەلی کارە دۆزنەوە بۆ کرێکاری بیانی یاخود کارخوازی بیانی ئەمانە چۆن کارەکەن ئێوە چۆن چاودێریانەکەن هیچ نووسنگەیەک بووی نییە هەلی کار بۆ بیانی ببینتەوە بە هیچ شێوەیەک بە قانون و بە ڕێنمایی یعنی هەر نووسنگەیەک ئەم کارە بکاتن مخالفی یاسا ڕێنمایەکان ئەکاتنە پێویستە ئیجراعاتی لەگەڵ دۆزینەوەی هەلی کار بوو بیانی لە ڕێگای کۆمپانیاکانی هێنانی کرێکاری بیانیان یاخود پرۆژەکانی وابەرهێنان کە شوێنەکە دەستنیشان کراوە تهدید کراوە چۆنە بێ مەرجەکانیان چۆن بێت کرێکاری بیانی کە دێتن لە ڕێگای کۆمپانیاکانی هێنانی کرێکاری بیانی ئەو کۆمپانیانە مولەت پێدراون لەلایەن وەزارەتی کاروباری کومەڵایەتی بە پێی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2015 بە پێی ئەو مەرجانەی کە کۆمپانیا داواکاری پێشکەشی بەڕێوەبەراتی کارەکە بەڕێوەبەراتی کار لە پۆرتالی کاری وەزارەتی کاری ئەعلانەکە فرسە عملەکە لەگەڵ نووسنگەکانی بەکارخستنی مولەت پێدراوی وەزارەتی کاروباری کومەڵایەتی هەماهەنگیەکە لەگەڵ زانکۆکانی هەرێم خوێندنی باڵا هەماهەنگیەکە ئەگەر فرسە عملەکە نەبوو بوو کرێکە ینی بووە و شوێنە لە ناوخۆ ئەوجا داوای ڕەزامەندی ڤیزایەکە لە وەزارەتی ناوخۆ بۆ ئەوەی ئەو کرێکارە داخل بێت کە کرێکارەکە داخل بوو شوێنی ئیشکردنی دیارە یعنی پێویست ناکە کەسێک فرسە عملی بوومیتەوە بەڵکو شوێنەکە تهدید کراوە و دیاری کراوە دەچێت دەست بەکار دەبێت لەو شوێنەی کە بووی داوا کراوە باشە کاک نازمی هەموو سنتەر و ناوەندانی کە تایبەتە بە یاخۆ بڵێ حکومین و تایبەتە بە دۆزینەوەی کار هەمویان بەبێ بەرامبەر هەلی کار ئەبەخشن و ئەیدۆزنەوە بۆ کارخوازان و لە هەموو ناوچەکانی شا هەیە ئەوانەی ئیشی نووسنگی بە کارخستنی کرێکاری خۆمالی ئاکەم بەبێ بەرامبەر دەبێ کار بکەن سیوی پڕکردنەوە تەنها بە پێی ڕێنمایەکە ئەو ناوەند و نووسنگانەی کە حکومین
هەلی کار ئەبەخشن هەلی کارە دۆزنەوە بۆ حکومی بێ بەرامبەرە بێ بەرامبەرە لە هەموو ناوچەکان هەیە لە حەفت سنتەرمان هەیە لە هەولێر سولەیمانی دوهۆک زاخ و سۆران گەرمیان هەلەبجە باش ئاسانکاری کراوە بە ڕێگەی ئۆنلاین هاوڵاتیان فڕم پڕکەنەوە پۆرتالێکی هەری کار هەیە لە سەرتاسەری کوردستان کارایە کە هەلەم پۆرتالەیە هەم لینکێک درایەتە نووسنگەکانی بەکارخستنی مولەت پێدرا و لە بەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و دایرەکانی کار و دایرەکانی ڕاهێنانی پیشەیی ئەگەر زانیاری بوێت لە لینکەکە دەچێتە ناو بابەتی دەستەبەری کۆمەلایەتی و خانەنشینی کرێکارنەوە بابەتەی بۆ ئەوەی معلومات وەربگرێتن لەسەر مافەکانی خۆی لە کاتی کات باشە کاک موئمن لای ئێوە چۆنە ئەم کارە بەتایبەت دەگەر هاوڵاتی کارخوازێک بێوێ کار بدۆزێتەوە بە شێوەی ئۆنلاین ئێوە چۆن کارەکانی پێشکەشەکەن چۆن کاراسان بە شێواز ئۆنلاین زیاتر بۆ کەسانەیە کە لە دەروی سنووری هەولێرن ئەنە کابرا ناکرێت نەتو لەوێ ڕابیهینی ئێرە و ئیشیش نەبیتن زیاتیشەکانمە لەوانەیە کە لە دەروی سنووری هەولێرن کارەکانیان لۆ باز دەکەن لێیان ڕوون دەکەینەوە بە جوانترین شێوە بە تەلەفۆن بیان بە نامە سەڵتی بیتن بۆیان بازەکەی کارەکان ئەگەر عەزیان لێ بۆ دەتانێت جینێ ئەو کات بە ڕسمی هەوی خۆمان ینی ئیوی لۆمان بنێریتن ئێمە ڕقەمی ژمارە کابرای خاوەن کارەکەی دەدەینێ ئەم لە خۆی قسەی لەگە دەکا ئیتفاقی کرد ئەوە پێی دەرێن کە هاتوو نسبەتێ لێرانە مانجەکەم دەی نسبەکەی لۆمە بدەیت یان لەگە ساحبی شەکەی ڕێکەوتنمان هەیە کە نەفرێک لە ڕێگای مە بچیتن ئەوە دەبی نسبەی 125ەکەی لەمە بجێڕێتەوە ئەوانەی لۆ جا باشا گەر قبوڵی نەکرد بۆ نمونە خاوەنکار هەیە لە مانگێک ئەبێ تێست بێ و کارمەندە یان دەڕۆژ بۆ نمونە ئەخیری تا مانگێکە چەند ڕۆژێک بە تێست دایانێت ئەو کەسە دواتر وەری ناگرێت ئێوە چی بۆ ئەو کەسەکەن یاخود ئایا هیچ بڕەپارەیەک لێ وەرەگیریان هەوڵەدەن کە ڕێگە چارێکی بۆ بدۆزنەوە بەڵێ ئەوە زیاتر کارەکان تا 3 ڕۆژیان هەفتە تێستا هیچ کارێک باوەڕ ناکەم گاتە مانگێک لۆ تێستکردن 3 ڕۆژە زیاتر ئەگەر لەو 3 ڕۆژی دەرچەوەی شکر بەردەوام بوو ئەو گوتم نسبەمان هەیە ئەگەر بەردەوام نەبوو هەلی کارێکی تێت تاین ڕوانی کەین بەپی ئەزمموی خۆی بەس بە شەرتە لەگەر ئەزمموی ینی کاری کردوی پێشتری ئیشی باش کردبیتن بەپی ئەزممون یان هەیە جاروەیەک ئیشی نەکردبیتن ناتوانین بینێری هەموو جێک ئیشی بکاتن باشە جا ئێستا ئێوە ئەم کەسانیان لای ئێوە داوای هەلی کارەکەن ئێوە کارەکانتان کردووە ئێوە هیچ بەرپرسیارەتیەک هەڵەگرن لە بەرامبەر پێدانی مافەکانی لە چاودێریکردنی مافەکانی ئەو کەسە هەتا حدەک بەڵێ بەڵام ناتوانین 100% بدەینێ تا چەندێک ئەتوانن بەرپرسیارەتی ئەو کەسە هەڵگرن یان چاودێری ئەو کەسە بکەن بۆ نمونە کارخوازێکە لە ڕێگەی ئێوە توانیوێتی هەلێکی کار بەدەست بێنێ کێشێکی بۆ دروستە بێ لەوانەیە مافی بخورێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان مافی پێ نەدرێت بگەڕێتەوە لای ئێوە چی بۆ بکەن بەرپرسە بن لە یاخود بەرپرسێکی تەواو ناتوانین بەرپرسبین سکەوت دەگرێتەوە زیاد دەگرێتەوە سەر حکومەتی کە بەرپرسبی لەسەر ئەوەکان کارگە و معاملەکان کە عقلی کارمەندەکانی خۆی نەخوایان ساعتی زیاد ئیشیان پێ نەکاتن ئەگە ئیشیان پێ بکات ساعت زیاد پاداشتیان بداتەوە لەو ساعتە زیادەی بەڵێ باشە هەموو هەلی کارانەی کە ئێستا لای ئێوە لە بەردەستان زیاتر لە چ بوارەکان زیاتر لە بواری مەطعەم و خاوێنکردنەوە و مەندوبی و تقریبا تاوان بڵێم هەموو بوارێک ئایتی و خەستەخانە ئەو بوارانی زیاتر واتە بڕوانە و پسپۆری زۆر گەوریان ناوێت هەندێک کار بەڵێ بەڵام کەم کۆنتاکتی تەواوتان هەیە لەگەڵ زۆر لایەن و شوێنی کار بەڵێ لەگەر خەستەخانەکان لەگەر معاملەکان لەگەر مەطعەمەکان بەڵێ کۆنتاکی باشمان هەیە زۆر سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش پشتیوان وەکو چارەزای کار لەگەڵمان بووی و خاوەنی وهروەها ئەو ناوەندانی کە کارە بەشن هیوادارین کە هەم کارێکی باش بۆ کارخوازان دۆزنەوە و چاودێری شام بکەن کاک نەزمی سوپاس بۆ بەڕێزیشتان بۆ هیوایان کامیشە چاودێر بن لەسەر هەم نووسنگەکانی کەرتی تایبەت و حکومیش سپاس بۆەوە دەستان خۆش